بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوە عزیز و خۆشەویست. یەکێک لە کەسایەتیە دیێرینەکانی سلێمانی، یەکێک لە گەوهرە زیندوەکانی سەردەمی زێڕین، مامۆستا ڕەوف عەلی سەعیدبانەیی ناستا و بە مامۆستا ڕەوف عەلی ماستا و ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. مامۆستا ڕەوف یەکێکە لەو هونەرمەندە دیێرینانەی شاری سلێمانی کە لە کۆتایی ساڵی پەنجاکان ئەندامی کۆمەڵی هونەرجوانەکانی سلێمانی ئەو کاتە بووە و ڕۆڵی لە زۆرێک لە شانۆیەکانی ئەو کاتە لەگەڵ گەورە هونەرمەندەکانی کوردستان بینیوە. هاوکات وەکو مامۆستایەکێک بووە لە مامۆستاکانی شاری سلێمانی، وەکو مامۆستای هونەر، دواتریش وەکو سەرپەرشتیاری پیشەیی لە زۆرێک لە قوتابخانەکانی ناو و دەرەوەی شاری سلێمانی خزمەتێکی گەورەی لە بواری پەروەردەدا پێشکەش کردووە. خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی وێنەیە دەیان وێنەی نەبینراوی ئەو ساڵانەی شاری سلێمانی لەلایە هەوڵ دەدەین لەم بەرنامەیە بچینەوە بۆ یادەوریەکانی ئەو ساڵانەی شاری سلێمانی. مامۆستا ڕەوف باسی سەردەمی زێڕین و کۆمەڵی هونەرجوانەکانی سلێمانی و ئەو ساڵانەمان بۆ کات. مامۆستا گیانم کاتت باش. زۆر زۆر سپاس. چاومان ڕوون بوو. زۆر خۆشحاڵ بووین ببینینت. تەندروستی چۆنە ئێستا مامۆستا؟ باشین. الحەمدولایە ئینشەڵا باشە بیت. ئینشەڵا باشە بیت هەمیشە. ڕۆژانە ئێستا زیاتر بە چیەوە سەرقاڵی؟ وەڵڵا ئێستا هیچ ناکەم ماڵەوە و بەس چیە زۆربەی ڕۆژ ئەچمە دەرەوە. ئەستە دەرەوە لە قاچ ناکەوم. بازارە گەڕێم و ماڵێ. زیاتر بۆ لای کێکی لە بازار؟ وەڵایە کاتم جاری سەرێکی سەدەلی سلێمانیم لەگەڵ کاک ئیسماعیلا کوڕی گەڕک و هاوڕێوە بوو. کەنەک هاوڕێ عومر بەس لە من گەورەتر بوو، بەس وەکو هاوڕێ و کوڕی گەڕێک ئێستاش کوڕەکەی کە دەوێت لە سەدەلەکە یعنی کە بچمە بازاڕ ئەبێ سەرێکی ڕاستە. دەستەکان خۆش بێتە من درێژ ئینشەڵا هەمیشە تەندروستیت باش بێ مامۆستا گیان. چاومان ڕوون بوو ببینینت بەڕاستی. ئینشەڵا باشە بیت. خوا ڕەحم بکە. ئینشەڵا باشە بیت مامۆستا گیان. جەنابەت وەکو خێزان وەکو بنەماڵی ئێوە لە قەپتان یا باڵێن نازناوتان بانەیە. باپیرانتان لە بانەوە هاتوونە تێرەیان؟ باپیرە گەورەم لە بانەوە هاتووە. لە بانەوە هاتووە. خۆی و خێزانێکی زۆر لەگەڵیا، هەر خۆی نەخۆی خۆی و خێزانی کەسوکاری خوشکەزایی و پورزای و خاڵۆزا ئەمانەی هەموو لەگەڵ خۆیان هێنابوو بۆیە و سی وڵاقیشی پێ بووە کە سی وڵاقە و سی لۆری ئێستاوایە دەڵۆمەنی هاتە شارەوە. یای لە ساڵانی سەردەمی کە تازە سلێمانی دروست بوو هاتووە. ئەیتر لە سلێمانیا دەوە لە مانی برنجەکە ئەوە مڵکی خۆی بوو، مانی برنجەکە کە بەڵێتر بە زۆرمان دەست نەکەوتەوە ڕاستە. ئەیتر هات لە ئەسحابەسفی ئەو خانەی کە ماڵی باوکی تیا بووی منیشی تیا بووم، ئەو خانەی لایە دروست کرد. ئەیتر خزمەکانیشی هەر لەو زۆر پشتا دانا مامە عەبێ بەبرای باوکی ئیسماعیل سەعاچی ئەو باشی ئەو لە قەزازەکان بوو. ئەو خزمەکانی هەر لە قەزازەکان دەیە خانوو پشتیوان لێ بۆ هەموو لەو دەوروبەرە نیشتە جێبوون. دیارە جەنابی باوکت حاجی عەلی ماستا و یەکێک بووە لە بابنەی کاسبکارەکانی ئەو ساڵانەی شاری سلێمانی و نازناوی ماستاویشی وەرگرتووە. ئێوەش ئەو نازناوەتان لە باوکتانەوە وەرگرتووە. پێم خۆشە خۆت باسی باوکتم بۆ بکەی. باوکم بەڕەحمە بێ گەنجێکی زۆر ڕێک و پێک لە شەڕی بەردێکی سەرا خۆی و هەردوو براکانی لەگەڵی خۆیان هاوبەشی شەڕی بەردێکی سەرا بوون. گیرا 4 مانگ حەبس بوو لەوەیە بەبێ ئەوەی بێڵن کەس سەری بە نەنکم شتێکی سەریوان مەجاالە نایەوە. دایکم خوشکە گەورەکەمی کردۆتە باوەش لە خۆیان بچۆ بۆ سەردانی لە جرفانە نەختێ نقلی داناوە نانێش هێشتێ بەرێ بەڵکو و نقلی بنێ. 4 مانگ لەیە هێن بوو ترۆکو ئینسانێکی تێکۆشەرەجا لە هێنا لە مەکتەبی زانستیە لە زانستیە خوێنێتی جەمعەی زانستی بەڵێ بۆ ڕەفیقێکی زۆر تێکەڵ لەگەڵ پیرەمێردا بەڕەحمە پیرەمێرد ئەو بەینەی شاعیر بە یەکەوە خۆی ناوی ئەسڵەکەی ناوی فەیزوڵایە. دوو برا بوون، فەیزوڵا و ڕەحمەتوڵڵا. ڕەحمەتوڵڵا زۆر ڕاستە. دیارە باوکت کاری ماسافرۆشی کردووە
بەڵێ دوکان ئەسحاب بەسفی دوکانی ئەوتان هەبووە بەڵێ خوا لە ئەسحاب بەسفی لەوێ دوکانی ماستایی هەبوو لەگەڵ ماستاوەکەشە بەفری هاوینان بەفریان هێنا 2 تا 3 تا 4 تا بەفریان هێنا بەفری ماستاوەکەی بەناوبانگ بۆ ساڵانە ئەنجا لە خوارمانەوە دوو کەبابخانە بوو کاوخانەی وەسا عەبدوڵڵا و کاوخانەی خەلفە فەدەج لەوێ شاگردەکانیان ئەو کەبابخانە بەس کەبابی هەبوو هیچ شتێکیان نەبوو وەکو بڵی ماستایان هەبوو و شتیان هەبوو بۆ ماستاوەکاتن بۆ لای ئێوە هەمووی لێەوە هاوارێک کرد شاگردەکان مەسەن عەبدوڵڵا مەلا بوو عەبە ماستاوێک دیکە بە دوو ماستاو ئەیتر ئەمە هەموو شتەکان ماستا و زستانیش ترتابی خرد خواردنەکەەوە زستانیش ترشاتەکەی کرد ترشاتەکەی مەشهور بوو لە هەموو عێراقەوە هاتن بترشات لە ماڵی خۆتانە تاکە ترشاتەکە کرد بەڵێ ژوورێکی گەورەمان هەبوو لە ژێرخانەکە تقریبا 9 مەتر بوو گڵ بوو ئەرزەکەشی گڵی دیوارشی گڵ بوو هەمووی کوپەی گەوری تیا بوو ئەم کوپانە هەمووی پڕ بوو لە ترێ کە تریانە هێنا لە حوشەکە بەڵاویانە کردەوە گردێ بوو خزمان و دراوسی هەمووی تێواتن هەڵیانەوەران ئەم تریان هەڵەوەران سوورەکەی ئەوەی کە نەختی سوور بوو بۆ خۆیان بوو ئەیان بردە لەگەڵ خۆیان ترشاتەکەی بەناوبانگ ینی زستانە ترشاتی فرۆشت و هاوینانیش ماساوکە ئەمە وێنێکی باوکتە دیارەی ئەو ساڵانەیە باوکمە دەگەڵ کچە گەورەکەم لەنجە خان زۆر ڕاستە خوالی خۆش بێ باوکە دیارە کەسێکی شیکپۆش و هینی ئەو ساڵانە ئەمە ژوێنێکی باوکتە بەڵێ ئەمە خۆیەتی بەتەنیا لە بەر شێرخانەکە دانیشتووە ئەو خانووکی خۆتانە لە ئەسحاب بەسپی ئەو خانووکی خۆتانە ئەو ساڵانە لە ئەسحاب بەسپی دواییش ئەو خانووکەکە هێن بوو تێکیە پێشەوەی تێگا ڕیزە دوکانی دەکرد لە پێشەوە ڕیزە دوکانی دەکرد زۆر ڕاستە ئەمە شەروێنێکی تری باوکتە دیارێ و ساڵانێکی زۆر لەو خانووە ئەمە گەنجێتێتی ئەمە ساڵێک کە چوو بە حەج ڕاست حەجی وەختە 5 مانیان پێچوو ڕاستەوە 5 مانیان ڕۆشتن و هاتن و بەسکە بە لێرە کە ڕۆشتن بە لۆری چوون بۆ بەغا منیشیان بە لەگەڵ خۆیانە لە بەغا مامەوانم لەگەڵا باوکی ئاشتیم لەگەڵا بوو تر لێەوە ڕۆشت بوون بۆ فەڵەستین لە فەڵەستینەوە چوو بوونەوە گەڕا بوونەوە بۆ قەناتی سوێس حربەکە بوو ئەجا لێەوە هاتبوونەوە بۆ ئەمە وێنێکی هەر باوکت و پێما بێ دایکتە لەگەڵیان بەڵێ ئەمە تەعزیەی مامم هەبوو ماما عوسمانم تەعزیەی بوو ئەوە جولی پشتێن ڕەش و دایکشم لە جولی ڕەشی لەبەرە بۆ تەعزیەکە ڕاست ئەمە شەروێنێکی دایکت و پێما بێ ئاشتیخانی خێزانتە لەگەڵیان دوان لە مناڵەکان من لەنجەخان و لاڤەیە ڕاستە دەستەکانە خۆش ئەم وێنەیە سەرنجی بینی ڕاکێشا وێنێکی زۆر جوانە جەمعیەی زانستی کوردان سلێمانی دیارە کۆمەڵە کەسایەتی ئەو ساڵانە باوکیشت لەنا ئەم وێنەیە باوکم یەکێ بوو لە قوتابی یەکەمی ئەوسا پیانەکانم ڕاقیبی یەکەم پیانەوە قوتابی یەکەم قوتابی یەکەمی بوو ئەم ڕسمە کە بەڕەحمە بێ ڕەفیقی مصەور ئەم ڕسمە یامەیە وتی کێ ناستم باوکمە ناسم کەس نەیاسی مەلا بەکر هەبوو لە عەقاری دوکانی هەبوو لەسەر سوچەکەی عەقاریە مەلا بەکر بە مناڵی مناڵ بووە هێن وەریان گرتەوە لە زانستی بۆچی فەقیر بوو نیۆڕان ئیشی کردووە وەریان گرتەوە چوون بۆ لای بۆ ماڵەوە چوون بۆ لایەوەتم مەلا بەکر ساکردنەوەی ئەم ڕسمە بەڵکوتی ئەو باوک تەسمە زانم باوکمان ئەی ئەمانیکە وتی چەند مچێریتی وەڵی بیرم نییە دیارە وێنەکە زۆر کۆنە بەڵێ تێک چوو بوو مەلا بەکر تاوتی هەرچەند ئەتر لە زۆر کەسم پرسی کەزانێ بەس باوکمێ بەس باوک دیارە باوکتەوەی کە لەو سەرەوە یەکەم بەڵێ بڵێ و هەموو زیاتر لە 6 چانەوەگەریان کردووە بەڵێ جەمعیەکە زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ و ڕۆحی باوکی شاد بێ کەسایەتێکی دیار بوو دیارە لەو ساڵە لە سلێمانی جەنابەت لە ماڵتان لە ئەسحاب بەسپیە بێوە ئەچیتە قوتابخانەی گۆیژە لە سەرەتاییە دیارە و ساڵانە فەیسەڵیەشە بوو لە بە دەرکی فەیسەڵیشە بوو چۆن نەچیتە فەیسەڵیە فەیسەڵی کە چوینە ئەوێ بەڵام کە تەلەبەکان حسابە کرد زۆر بووین هەنێکتانیان قسمەکیان لە نەقڵ کردین چین بە مەکتەبی گۆیژە سنفیەکە گۆیژە شوێنی ئێستای بازاری سیروان لەسەر جادەی بۆ لەوی دیارە مەوێنێکی ئەو کاتەیە کە تۆ لە
قوتابخانەی گۆیژە بوویت بەڵێ ئەمە پۆلی چەندە پێم وایە پۆلی یەکە ئەمە من بەوزام چواری ابتدایی بووە پێنج پۆلی ابتدایی چواری بڵێ بەڵێ ئەمانە ناوەکانیشیان سەش زۆربیانم لە بیرە لە مناوانە لە بیر دیارە وێنێکی زۆر دێنێ بەڵام یادەوەرێکی جوانە زۆر بەڵێ ئەمە مامۆستا غەفوری مەلاعەلی بوو مدیری بوو ئەمە مامۆستایشی عارەب و حازم ئەمە مامۆستا ڕەسوڵ پیان و ڕەسڵە قەڵبە مامۆستای ڕێازە بوو ئەمە لێرە ناوەڕاستە ئەم ڕسمەی کە گرتووە ئەوە فوادی ئەسکەر عادەکەیە لێتر ئەوە خۆمم لێ ئەنوەری مامە ئەمانە زۆربەیان پتر و ئیسایە ئەمە جەباری حاجی قاری جەبارە یعنی ناوەکان هەمووی ئیساش بەڕاستی وێنەیەکی جوانە ئەمە نوێری ساڵی چلەکانە پەنجاکان پەنجاکان ساڵی 1950 950 دیارە تەمەنی وێنەی ئێستا 74 ساڵە بەڵێ دەستەکان خۆش بێ ئەمە وێنەیەکی گەنجی تۆیە ئەمە خۆم و نووری برام و پاچیزی خوشکمە ئێوە چەند خوشک و برابوون کاک دوو برا و سێ خوشک کاک نووری و جەناب تو لەگەڵ سێ سێ خوشک بەڵێ کاک نووری ئێستا لێرە نییە پێم وایە دەرەوە هۆڵندەیە لە هۆڵەندا ڕێز و خۆشەویستی هەموو ساڵیەتەوە ئیمساڵ نەهاتەوە ڕێز و خۆشەویستی زۆرمان بۆ کاک نووری هەیە دیارە جەنابت لە دوایەوەی هەر لە قوتابخانەی گۆیژە ناجوڵێ تا قوتابخانەی گۆیژە تەواو بکەی بەڵێ بەڵام بۆ ناوەندی چونە ناوەندی لە سانەوی سانەوی ساوسا هەر سانەوی سلەیمانی هەبوو بەڵێ لە سنفیەکە خوارەوەی جاران هێنی تیا بۆ شتیا تا پرۆشتۆدای کەرە بە سنف سنفی یەک و دوو لە حوشەکە بووین کەی چوونە ئەوەی ئەو قوتابخانەی کە لای مزگەوتی خانەقای ماڵی کاک عومەری ساماغا بوو ئەوە لە سنفی یەک دەرچوونە سنفی دووە بووین چونە ئەوێ بۆچی چوونە ئەوێ لێرە جێگا نەبوو قەڵاڵق بوو ئەتر ئەو مکتەبەیان کردن متەوسەیەکیان کردەوە بە ناوی متەوسەی سلەیمانیەوە مامۆستا ئەحمەد قازی ئەو مدیری مەکتەبەکە بوو مامۆستا ئازە شەوقی بوو مامۆستا عومەر شاڵی بوو عەلی شاڵی بوو عەبدوڵڵا شاڵی ئینگلیزی پێوتین مامۆستا حەمە حەوێز بوو دەرسی پێوتی اجتماعیەتی پێوتین مامۆستا ئازە شەوقی بوو دەرسی هونەری پێوتین ئیتر من لەگەڵ مامۆستا ئازە شەوقیە من و عارف لەگەڵ مەلاقەیانە لەگەڵ گدوانیشکە خەریکی دائما ڕسم بووین تر خۆم لەگەڵ ئەوە وەرگرت هەر ئەو ڕەفیقاتی و هاوڕێتی نزیکەتان و نزیکی تۆ لەگەڵ مامۆستا ئازا شەوقی هەر لەوەی تر واکاتۆ تێکەڵ ئەم دنیای هونەرابیت ئاخر ڕسم ئاخر جار کە بینیم لە بەردەمی تازۆم ئینانەکردم تەواو بوو ئەمەی مەکسیمۆڵ هین ئەمەی بەرامەر کاسیمۆ تازە کاسیمۆڵ دەیە بینیم کاکە ئازادیان چۆنی بتی ڕەو بەخوا ئەخیرمە تەواو نیم ئەتر خواحافیزی کرد هەرو خواحافیزی بوو تنم دیوە هەموو براکانی هەمووی ڕەفیقم بوون زۆر ڕاست ئەمە وێنەی با بڵێن دەفتەر نووسی ئەو ساڵانەی توێ ساڵی شەستەکان سەرەتای شەستەکانە کە بۆ بە شێوەی دەفتەر بۆ دیارە بەڵێ دەفتەر بوو چکە بە هەموو معلوماتەکانی هەمووی تیا بوو گۆڕانکاری بووە لەم پەڕانە گۆڕانکارێکە نووسرا خێزانی کردوشتنی کردو ڕاست ئەمە وێنێکی توێ ئەو کەسایەتی چیە لەگەڵ کاگڕەشی مختار چەڕ ڕەحمەدە قەبری ئەو پیاوە چاکەی ئەم شارە پیاوی وە لە شارە کەمە ئەمر قەبزی من کە دەرچوو بگیرێم نیوەڕۆ جوابی بۆ ناردم بۆ ماڵەوە بە عەزیزە بە عەزە سوورە جوابی بۆ ناردم بڕیتی ئاگای لێ بێ ئەم شوێن بۆ تەحەڕی ئەوەی پێ باش و هەچی ناسیە بۆە تەواانم چکە مختاری ڕئیسی گەڕێکی گۆژە بوو لە گەڕێکی گۆژە بووە ئەمیان ئاگارە کرد خۆی حازرکە ئەم شەو بۆ ماڵیان ئەی ماڵیش هەموو ماڵەکانی یەزانی تەوان گەڕێکەکە هەمویان معلوم بوون ئەتر کاکە ڕەشاومە خۆشەویست هەموو پێمانە و کاکە ڕەشا ڕاست ڕێز خۆشەویستیمان بۆ کاکەماڵێ ئەم وێنەی دیارە وێنێکی گەنجی توێە گەنجی وێنەیەکیە لە پشتۆ هەڵواسی ئەوە کەرسوم و عەبدولوهابە ئەوە لە مجلەی کاواکبە ئەو ڕسمە دەرچوو بوو وەکو هەدیە لە مجلەکە دەرچوو بوو دەرکردو هەڵ ماسی و لە پشتی خۆمەوە هیوایەت و ئارزوی جارانی ئەو ساڵانە هیلایەتی کەلسوممان زۆر بوو لەگەڵ نووری برامە هەر خەریکی هەچی شەو هەفتەی بۆ ئای کەلسوم
تەزیلمانە هێنا و تەزیلمانە زۆر ڕاست گۆرانەکانی دیارەکە نووری برا ساڵانێک لە قاهرە خوێنێتی باسی کەلسوممان کرد ئەمە وێنەیەکی تۆ ئەوە لە ئەهرامەکانی ئەمە میسر لە ساڵی هەفتاد چوون بۆ قاهرە بۆ لای نووری تقریبا مانگە لێ مامەوە ئەمە چون ئەهرامات ئەم ڕسمەوە لە ئەهرامات گرتووە هەوڵە نەیە لێوێ بچیتە حەفلەیەکی ئاهەنگێکی کەلسوم یا کاک نووری نەچوو بوو نەچون لەگەڵ ناوەڵە نەبوو موسمی بوو هەفتەکانی زۆر ڕاست ئەمە ژوێنێکی زۆر دێرینە دیارە پێما بێت و ئەمە من نووری برامین ئەوە دوو قڕیاڵە ئەو قڕیاڵی نووریەوە قڕای منە بەیەکەوە بین ژوورێکی تایبەتمان هەبوو هەردووکمان بەیەکەوە لەکوێ هەر لە سحابەسپی لە سحابەسپی. ئەمە قاتی سەرەوە ماڵی خۆتانە باڵێ ماڵی خۆمانە ماڵی خۆمانە وێنەیەکی جوانە ئەمە شەر ئەو خانووەیە پێما لەگەڵ ئەمە خانوەیە ئەمش وەختێکم من و دایکم و نووری برامن ئەمە دایکم چلی ڕەشە لەبەرە تەعزیێمانە بوو وێنەیەکی جوانە ئەمە شەر وێنەی هەمان خانووە و خێزانی ئێوە بەڵێ ئەمە پاکیزی خوشکمە ئەمە منم ئەمە قایری زاومە لەگەڵ قایر مستەفا بەڵێ قایل مستەفا ئەمە شوێنێکی توێ و ئەو مناڵە چیە لەگەڵ شەماڵی خوشکە زامە ئەمە ساڵی 57 لەبەر سەرا ڕسمەکەمان گرتووە لە باوە حوشی سەرایە ئەوە وەڵێ ئەو دوو پسەوە دیار سەرایە ئەم ڕسمەمان گرتووە ساڵی 1957 وێنێکی زۆر جارە دیارە کاک شەماڵ بەڵێ تەمەنی گەورەی ببینی ڕیشتی سپی بووە ڕسمێکم هەوێت 57 ینی لەینەکە هەمە لە مۆبایلەکە هەمە ڕسم لەم شەوانە هات بۆ ئێرە بەسەین پیاتەوە من سیحەتی من باشتر بوو لەو تەمەند درێژوێ ئیشەڵا وێنەیەکی سەردەوی گەنجی و هەڕەتی لاوی جەنابتە مامۆستا تۆ کە سانەوی تەواوەکەی ئەچیتە خانەی مامۆستایانی ئەو ساڵانە بەڵێ ساڵی چەند چوویتە خانەی مامۆستایان 1957 بەڵێ چەند ساڵ 57ەکە تەواو بوو ینی مەکتەبمان تەواو کرد بەس لە 58 ساڵ کرایەوە مەکتەبەکە کرایەوە جا مەکتەبەکەش بە مەسایی کرایەوە تەلەبە زۆر بوو ئێمە زۆر بووین بە مەسایی کرایە ئێمە ئۆران داوامانە کرد لە پورکەکەی عەقاری بیناکەی لێ بیناکە لێ بوو لێ داوامانە کرد زۆر ڕاستە ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەیە دیارە لەگەڵ کۆمەڵێک خوێندکاری ئەمە بەڵێ ئەمە لەگەڵ تەلەبەکانی هێنین دارمعلمین سێرمان کردمانە هەمان هەمە ڕەفیق و برادرمە هەردوو شێش چیانجا ئێستەما بێ وەڵڵاهی لەمانە ئەوە خۆم ماوم بەخاطر کەسیان ئەوەی ئۆکۆردیۆنەکەی پێچیە ئەوە ئەنوەری عومەری یونوسە ئەوەی خۆی نەبوو کردێنەکە شەرکۆی حەمەسایی عەبڵاغایە ئەم بە جوانی گرتووە دەستەوە تەنیشمان گیان بەخشە گیان بەخش وەختی خۆی مەلک فەیسەڵ و شێشە پاتە ئەم لەسەر میکرۆفۆنەکەی گو خاوەن شکۆ گەیشتە قلیاسان خان گەیشتاوێ دەستەکان خۆش بێ مامۆستا ئەمە شەر وێنەیەکی دیارە ئەو ساڵانەیە یەکێک لە سەیرانەکانی ئەو ساڵانە ئەو گیان بەخشەکەیکە ئەوکە بە پێوەستاوە لەسەرەوە دیارە شوێنەکەی تەلەبەی دارمعلمی بوون هەمان ڕاستە وێنەیەکی جوان و سەیرانێکی ئەو ساڵانەی گەنجانی سلێمانیە دیارە وێنێت زۆر مامۆستا لە خێوەتگەکان دیارە و ساڵانە کەشافە زۆر ڕۆڵی هەبوو زۆر بەڵێ ئەمە جوالە بووین خۆی کەشافە مناڵە جوالە گەورەیە ینی تەلەبەی متەوسە و ئاعدادی و دارمعلمیوانە بوون ئەمە عەزەفەنی لەگەڵمانە ئەمە کوێ مامۆستا شەقڵاوەیە دانامە چوارتایە بەڵێ زیاتر بۆ کوێ چون بۆ جوالە چون بۆ شەقڵاوە دوو جار چوون ساڵی 56 چوم ساڵی 61 چوم 61 لە خوێنەکە دابەزین هین مدیرمان بوو لە مخەیمەکە عەبدولجەبار خەفاجی مدیری مخەیم بۆ چەند ساڵ من پاش 5 ساڵ 61 کە چوومەوە دابەزین لە سیارەکە لە دوورەوە هاواری کرد من دووەم کەس بوو سانی واحد مو ماستا و هیچ دەستم بەڕێزم نەعما ماسام یەکسەر ناسیمی و زۆر زیرەک بوو هەرە وەڵڵا دەستەکان خۆش ئەمە شەر وێنەیەکی تری ئەو ساڵانەی لەگەڵ هاوڕێکان من شێرکۆی حەمەسەعین و ئەمەش کوڕێکی عەرەب بوو لەگەڵمانە ئەمەش حەمە ساڵحە زۆر ڕاستە مامۆستا دیارە تۆ
لە 1950 کە کۆمەڵی هونەرە جوانەکانی سلێمانی ئەو ساڵانە دروست ئەبێ کاک نووری وەشتی و کاک ڕەفیق چالاک و ئەو هونەرمەندانی تر جەنابەت ئەبی بە ئەندام لە کۆمەڵی هونەرە جوانەکانی سلێمانی و بەشداری زۆرێک لە شانۆیەکانی ئەو کاتاکەی پێ خۆشە خۆت ینی باسی ئەوم بۆ بکەی چۆن تێکەڵی هونەر بووی و چۆن بووی بە ئەندام لە کۆمەڵی هونەرە جوانەکان لە پۆلە دانیشت بووین تەلەبە بوو بەڕەحمە بێ نووری وەشتی هاتە ژوورەوە وتی کۆمەڵی هونەر جوانەکانمان کردوتەوە چێ حەزی لێتی بەشی شانۆمان هەیە بەشی مۆسیقامان هەیە بەشی کەمان هەیە چێ حەزەکە وەڵام من و کاوە دەستمان هەڵبڕی کاکاوی ئەحمەد میرزا بەڵێ هەردووکمان چین حەسرتیان وەرن بۆ کۆمەڵ چین بۆ کۆمەڵە وەختە شوێنەکەی لە شوێنی کاسەمۆڵی ئێستا بینایەکی پچکۆلە هەبوو ڕەوزە بوو ئەو بینایەن نابوون بە کۆمەڵ ئێستا بینای تەربیەش نەکرا بوو ئەتر لەیا بوون لێ ناومان نووسرا و بوون بە ئەندام لە کۆمەڵە تۆ چیتە چ بەشێک شانۆ شانۆها هەردووکمان هەر بۆ شانۆ چین ڕاست لەوێتر بەشداری کرد لە کارە شانۆیەکانی ئەو ساڵانە ئەو هەتاک و ساڵی 61 بە لە کۆمەڵە هەچی بۆ چیرۆکی تەمسیلی بووە هاوبەشم تیا کردەوە زۆر ڕاست دیارەمە یەکێکە لەو کارانی کە کاک فایق عومەر تۆفیق کردوتی بۆ کۆمەڵی هونەر جوانەکانی سلێمانی کە لە 1950 دیارە دروست کراوە تا 1963 بەردەوامە ماوەی 6 ساڵ و کۆمەڵی کاری زۆرتان کرد دیارە لەو ساڵانە کۆمەڵێک شانۆی زۆر کراوە و جەنابەت لە زۆربیانە بەشدار بووی زۆریشی حتا لە سیاسیەکان لە سیاسیەکان لە کۆمەڵا بوون سیاسی ئەو وەختە لە پارتەکان پارتیش و شیوعیش جگە لە کاک نووری وەشتی و مامۆستا ڕەفیق چالاک چیتر سەرۆکایەتی کۆمەڵی کرد خۆی مامۆستا ویلیەم بوو مامۆستا ڕۆڤیحیا بوو پاشان دیلان بوو حەمسا دیلان بوو حەتام بوو نەجات بوو ماڵی فێرقەت وەکو سەرۆکایەتی چێ سەرۆکی کۆمەڵ ڕەفیق چالاک مامۆستا ڕەفیق چالاک مامۆستا تەها بابان تا بابان دوای ئەوەی کە مامۆستا ڕەفیق چالاک کە ڕۆژ بوو هەولێر تا بابان هات بوو بە ڕئیس دوای جاریشکە مامۆستا گۆران بوو بە ڕئیس گۆرانی شاعیر شاعری گەورە من بەسم لەی مامۆستا گۆرانە من لەوێ نەما بووم ڕاست لە لادێ بوو ساڵانێک سەرۆکی کۆمەڵی هونەرە جوانەکان بۆ ئەویش لەوێ بەڵێ دیارە کاری زۆر کراوە و لەو ساڵانە مامۆستا خوا لە خۆش بێ هونەرمەند نووری وەشتی لێرە باسیەکە کە چۆن ئێوارەیەک وەزیری ناوخۆی و کاتە سایت قەزاز هاتووە بۆ ئەوێ و شانۆیەکیان پێشکەش بۆ شەو بانگیانەکەن 200 دیناریە ڕاست 200 دیناریە بۆ لاپاوەکە بوو لاپاوەکەی سلێمانی کە ڕوویە ئەو شانۆگەری هێمان کرد لە ڕێی نیشتیمانە هەر ئەو شەو بانگیانەکە و ئەڵە چیتانەوێ ئەوانش داوای ئەوەکەن کە مۆڵەتی گروپێکی هونەریان هێن عەبدولمتەلیب ئەمین ئەو محافزی سلێمانی بوو پیاوێکی چاک بوو زۆر ڕێک و پێک بوو زۆر تەشویعی هونەریە کرد دیارە وێنێت زۆرە ماشەڵڵا ئارشیفێکی زۆر دەوڵەمەندە تێهی وێنەکانی ئەو ساڵانەوە ئەوەنەی کە بتوانین سێری کۆمەڵێک لە کارە شانۆیەکانی کارە هونەرەکانی ئەو ساڵانی کۆمەڵ بکەین دیارە وێنەی کۆمەڵێک لە هونەرمەندانی کۆمەڵی هونەرە جوانەکان ئەمە چیرۆکی تەمسیلی شاکر من دایکتم خۆی عەرەبەکە ئالی ئومەک یا شاکر کەرا بە کوردی شاکر من دایکتم من سەرپەرشتیمە کرد زۆر ڕاستە چێن ئەوانە مامۆستا ئەوانەی کە بیان ناسی وەڵڵی ئەوەی کە بیان ناسم ئەوەی تەنیشتی من کە وەستاوە هێنا ئیسا لە خارجە ئەمە لێرە کاک ئەدیبە ئەدیبە ئەو کچانە ئەوەی شاکرەوە بڵێن ئەو کچە هەر ئافرەتە ئەم کەمال لێرا کەمال عەباسە دەوی ژنە بینێ ئەوە جیهان عەلەمینە ئەمە فاڕۆقە ئەمە کاک ئەدیبە ڕاستە وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی دەستەکانی خۆش بێ ئەمە شەر وێنەیەکی تری و ساڵانەیە دیارە مامۆستا تا خەلیل و کۆمەڵێک لە هونەرمەندانی تری ئەو ساڵانەی کۆمەڵی تایە ئەمە خوارەوە شێخ اسماعیل بەرزنجی لەگەڵ هێنا بەیەکەوەن سەرەوە فاڕۆقی جەمحای مەحوێە مامۆستا عەلیە ئەمەیان منم ئەمە تەها بابانە
بەڵێ ئەمە نازانم ئەمە عەزیزی حاکمی مستریە ئەمەش عومەرە زۆر ڕاستە بەڵێ دەستەکانی خۆش بێ مامۆستا ئەو شانویانەی کە لەو ساڵانە پێشکەشتانە کەرۆک و پیسکەی تەڕپیر بۆشی ژێردەواری ڕاش لە ڕێگای نیشتیمانە ینی زۆر شانوی ترتان تازەی لێل گڵکۆی تازەی لێل مامۆستا من دەور لە گوڵکۆی تازەی لە دەوری ئەحمەبەیکی کۆماسیم بینی ڕاست ئەوە لە ڕسمێکیانە دیارە کۆمەڵێکی خانم لەو ساڵانە لە سلێمانی ژیاون و کچی خانەوادی سلێمانی بوون دەوریان بینیۆ لەگەڵتان لەوانە هاتوو نەرمین ناکام و کۆمەڵێک لەو خانمانەی ئەوەی شانەوانە ئامۆزامە سەرگۆڵ بە ڕەحمە بێ ئامۆزام بۆ لەگەڵمانە ئەمریکان ئەوە بینی سعیناکامە خاتوو نەرمین بەڵێ ئەوە دیێرامە تا خەلیلە بەڵێ ئەوەی تەنیشی تا خەلیل کچێک بوو ئەویکەیان سەرگۆڵی ئامۆزامە سەریەوە من و عوسمان ئەو ژنە عوسمانە عوسمانی بڕێ عەلی ژنۆکە بڵێن دەوری کچمان ناوەوە لە دیارە تۆ لە هەفتەکانیش کە لە دوای ئەوەی کۆمەڵک شانۆگەریە کرێت لە هەفتەکان زۆر جار پیا و ڕۆڵی ژنی بینیەوە بەڵامەوە ئەمە پەنجەکانیشە کۆمەڵێک چوار ئاپرەتمان لەگەڵا بوو ڕاستە بەڵام هەر لەگەڵەوەش هەندێک جار کاکاوەی ئەحمەد میرزا لە هەندێک لە ڕسمەکان دەتیاتی کاکە عەزیز عەلی ئەمین ئاغا ڕۆڵی ئافرەتە بینن لە هەنێکیانە ئەمە ژوێنەیەکی تری دیارێکێکە لە کارەکانی و ساڵانە پێشەوە فەرەج ئەحمە ئەوە منم و شێخ اسماعیل ئەمە بەکرە ئەمەشیان هێنی خەتاتە لەتی هێن خەتات ڕاستە ئەمەی خوارشەوە مامۆستا عەلی عومەرە بەڵێ بەڵێ دیارە لە 1950 کاگێ ڕۆڤ ئەو ساڵی کە لافاوکە لە سلێمانی ڕۆیانە ئەو ڕۆژەی کە لافاوکە ڕۆ ئێوە لە هەڵەبجە بن کارێکی شانۆی بۆشانەی هێن پێشەکەین بکەین ئەمەی دڵکۆی تازەی ئەوەی من و کاوە ئەوان ئەوە بکەین لەگەڵ پسکەیت هێنا پسکەی تەربی بکەین یاوە بیا منیکە بەس فرای هیچ زیان نەکەوتین بەس پرۆڤەکە کرا هاتن وتیان لە سلێمانی لافاو بوت چارەک بە ڕەحمە بێ ئێوە شیعەکان بۆی هەفتەکەن بۆ ئێمە هەفتەکە نەکەین تەنسیلەکەمان نەکەین وڵاکە چینە ئێوارە بۆ ناخواردن لە نادی نانخۆین ڕادیۆی بەغاوتی وڵا لافاو بۆ لە سلێمانی وڵاتر خۆیان پێچا بانی هاتێنەوە سلێمانیمان کۆمەڵمان پاکردەوە لە قوڕ و لە چڵپاو کۆمەڵ ئاوی تێچوو ئاوی تێچوو تا ناوقەی دیوارەکان ئەتر لێ ئەمەی حاضر کرا ئەمەی شانۆگەرەکەی شانۆی لە ڕێی نیشتیمانە بڵێ بۆ ئەوەتان ئامادە کرد دیارە ئەو ساڵانە ئێوە شانۆیتان ئامادە کرد و پارێکتان کۆ کردەوە بۆ لێ قەوماوانی لافاوەکەی سلێمانی بەڵێ ئەوە ئەوە هەموو قازانجەکەی کۆمەڵ بێز لە مەساریف نەوە هەمووی بۆ ئەوڕێشت هەمووی بە پارەکەی بە ڕەحمە دەستی قەزازەوە 750 دیناری ئەوە ختە بوو 750 دینار زۆر بوو بۆ پەنجاکە سێ خانووی پێکڕی بەڵێ ئەمە ژوێنەیەکی دیارە لە پشتەکەی نووسراوە شانۆی گوڵکوی تازەی لی لە هەڵەبجە 1950 کاگە نۆری عەزیز ئاغایە کاک بەکری ئیسماعیل کاک دڵشاد مەصرف جەنابەت لەگەڵ مامۆستا نووری وەشتی بەڕاستی یادگارێکی زۆر جوانە ئەمە گوڵکۆی تازەرەی بۆ ئەمە نووری وەشتی ماستاوە بۆ منی هێنە بێ خۆمەوە ئەمە بەکرۆوان لەگەڵمان زۆر ڕاستەکە و ساڵانەی سەر شانۆی هەڵەبجە دیارە ئێوە ئیشەکانتان زیاتر لێرە و لە هەڵەبجە نمایشەکە زۆر ڕاست فەرعیشمان دوایی دەکرایەوە لە هەولێر ڕاست ئەمەش وێنێکی یەکێک لە کارەکانی ئەو ساڵانەیە بەڵێ شەرە لەوانەیە ئەمە شەوی هینەکە شەوی کۆتایی کە تاهاتە خەلیل حەبس بوو ئەتر چواری تەموز بوو بەر بوو ئەوە ئەم هەفتەیەک وەکو دانیشتێکە خۆی و ڕەفیقەکانی هاوڕێکانی زۆر ڕاستە من باوکی تا دەری باشی تەهام بینی ئەمە ژوێنەیەکی تۆ بەڵێ دوان لە ئەمە منم ئەمە هەر خۆی کچە لەگەڵمانە بوو ئەمە عوسمانی برای عەلی ژنۆکەی کردومان بە ژن ڕاستە چیرۆکی کۆڵنەدان لە خەباتە بەڵێ لە 1950 دیارە لەو وەختە گوێ لەگرین بەیانی یەکەمی شۆڕش
شۆڕی تەمەس مەلەشی نامێنێ بەڵی گوێ لێگرەمە تر دوایەوە کردمان بە حەفلە و هەرا دوایەوە وێنێکی زۆر جوانە ئەمەش پێما بێ هەمان دانیشتنیەوە تاها دانیشتۆمە دانیشتمە میوانەکان میوانە هاتون ڕێژەکەەکانی تا ڕاستە تەمەنی ئەو وێنەیە ئێستا زۆر ینی نزیکی 6 ساڵە بەس زۆر کوالیتێکی جوانە مامۆستا زۆر بە جوانی ماونێتەوە ئەمە وێنەیەکی جەنابتە بەڵێ ئەمە قەرەباڵخی چێت ئەمە ساڵی 1950 کە ڕۆژی ئینە یەکی ئایارە یەکی ئایار 1950 ڕۆژی گیانی کرێکارە بەڵێ ئەمەش شانۆیی ئەمرەکەی بەگەم لە 5 دەی 1950 بەڵێ ئەمە لێمە بەمەسا خوارەوە ڕۆڤیحیایە ئەوە ڕۆڤیحیایە کەمال ڕێسەی مختارە ئەوە منم بەجلی ئینەکانەوەی تەنیشتم نەجیبنی ئەم ناکامە ئەمە دکتۆر فوادە سەرەوە تا خەلیلە عومەر نەمەڵیە لەگەڵ فایق سەڵاح وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی یادگاری شەوکاتی ئەمەش وێنەیەکی یەکێک لە شانۆگەریەکانە کاکتا خەلیل بە پێ وەستاوە من دەوری ئاغاکەم هەیە تا خەلیل خزمەکانە لەگە زۆر ڕاست ئەمە ژوێنێکی تۆ خانمە هونەرمەند نەرمین ناکام ما بێ هەر چیرۆکی ئەمرەکەی بەڵێ نەرماکان کشم بوو لە ئینەکە لەو ساڵانە دیارە ئەو ژنانە لەگەڵتانەیە ئەو کچانە لەگەڵتانە ئەمەش حوتی 1950 چیرۆکی لە ڕێی نیشتیمانە بەڕاستی لەو ساڵانە توانی وتانەکانی جوام کرد مامۆستا لە ڕووی دیکۆر لە ڕووی جلوبەرێک خەلیلە قەشەکە حاجی مەشیە ئەم قەشەیە حاجی مەشیە و کەمالانە جا حاجی مەشی خۆی حڕ بوو بە هەوەسی خۆی قسەی کرد تەلای دەوری قەشەکەی بینی بە جوانی بینی دەوری قەشەکە بەڕاستی وێنەیەکی جوانە ینی مامۆستاڵم لەو ساڵانە لە ڕووی جلوبەرگ و لە ڕووی دیکۆر و لە ڕووی ئەو ینی بۆ ئیمکانەتی کە هەبووە ئیشی زۆر باش دیکۆرمان هەمەی پەردە بوو ماعەدا پسکەی تەرپیر نەبێت لە پسکەی تەرپیرە دیکۆری مجەسەم دروست بوو ژور کرا و ینی دیکۆری ئەمە وێنەیەکی پێمە بێ زۆرینەی ئەندامانی کۆمەڵی جوانەکان لەو ساڵانە کە وێنەکە گیراوە دیارە هەموو ئەندامانی کۆمەڵن ئەمە تۆ کاکەمان قەراخی ساڵی 1950 بڵێ بەڕاستی وێنەکان زۆر ئەمریکایە کەمالتر لەم دیوتە دوای ئەمە لەم دیەوە کەمال شانەی پیسکەی تەرپیر لە 11 1950 بەڵێ ئەمایان چێ لەگەڵ ئەمە من و کاوین هەر بە عینی هێنا کاوی ئەحمەد میرزا لێ ڕۆلی دەوری کشەبینی هەر عینی هێن تەمسیلەکەی شمان کرد ئەمە لێشە دەوری پیسکەکە دەورماندی لە هێنشا و دەرەماندیان دوو تەمسیل بەیەکەوە بوو ئەمریکا تاوانەکە دەستەکانی خۆش بە یادگەرێکی زۆر جوانە ڕێز و خۆشەویستیمان بۆ مامۆستا کاوی ئەحمەد میرزا هەیە تەمەن درێژ بێ ئینشەڵڵاویش ئەمەش تۆ خاتون نەرمینێن لە ئەمرەکەی بەگم ئەم وێنەیەیان وێنەیەکی چیرۆکی تەمسیلی من دایکتم شاکر دیارە نووسین یوسف العانیە کۆمەڵێک هونەرمەندی گەوری تایە و کاک ئیبراهیمی خاتیشتان لەگەڵ ئەمە زۆری ئەمە من مەلاقەیار لەمەکێتی قوتابیان بوو تەرەمە گیان عومەرە گیانی کەیە ئەمە ئەدیکاگەدی بەمە برایمی خەیاتە وێنەیەکی زۆر جوانی هونەرمەندانی ئەو ساڵانەیە هەمووی ئەندام بوو لە کۆمەڵە هەمووی لە کۆمەڵە ڕۆحێوانە شاد وێ کە لە ژیانە نەماون ئەمە ژوێنەیەکی تۆیە و کاکتا خەلیلە و کاک عەزیز ئێمیناغا زۆر ڕەفیق بووین یانی ڕەفاقەتی ئەمە تەبان کەمالیشمان لەگەڵا بوو کەمال ڕەسەی موختار ئەمە ئەم چوارە شەو ڕۆژ بەیەکەوە بووین بەس بۆ نووسن جاری وا هەبوو لە ماڵێکان نووسین بەیەکەوە ئەمە نەڕەشی خۆشەویستیمان بۆ کاک عەزیزێ بەڕاستی دەوڵەمەندی هەیە هەتا زۆر خەمخۆری شارە و خەمخۆری سلێمانی خۆشەویستترین ڕەفیقم ڕێز و خۆشەویستیمان تامان لە سایەتێکی جوانە تامان لەشی چوو تا ئەمری خوای کرد ڕۆحی شاد بێ ڕۆحی شاد بێ تۆ و کاکەمال و کاک عەزیز تەمەن درێژ من ئینشەڵڵا ئەمەش هەر وێنەیەکی تری ئەمەش ئەوەیە کە تا ژێرا بچەی و چوارەی تەموز بوو کە بەر بۆ هاوڕێکانی تیاتۆر منش بخۆم بە خێراتنی هاوڕێکان یەکەم ڕاستەکە ئەمە ژوێنێکی دیارەیەکێک لەو کارانی ئەم دوانی ئەمە شاکر من دایکتم شاکر
اما افرتها بس اما كمال عباسه دوري افرتي ديوه جا ام كمال عباسه لا هي خسويا اجدها هاد دوري خسوي دي دوري كزور عظيم بو دوري شنو ابي كزني زاني جنيا زۆر ڕاست بەڕاستی کۆمەڵی هونەرە جوانەکانی سلێمانی لە 50 تا 63 توانیتانە کاری گەورە بکەن و بەڕاستی جێگەی شانازیەوە و قۆناغێکە لە قۆناغی مێژووی شانۆ و مێژووی هونەر لە شاری سلێمانی و لە کوردستانیش کە لەو ساڵانە هونەرمەندە گەورانە توانیتانە و کارە بکەن و تۆژیشێک وەکویشێک لەو گەوهرە زیندوانە کە لەو ساڵانە بەشدار بووی دەستەکانە خۆش بێ سوپاس بۆ هەموو ئەو وێنانەش کە بەڕاستی زۆربیان تا ئێستا نەبینراون. دیارە کۆمەڵی گوێنە و کۆمەڵی قۆناغی تر هەیە من پێم خۆشە لەگەڵ جەنابەت بەردەوامە بین بەڵام پشوویەکی کورد وەرەگری. خۆشەویستان لە دوای پشوویەکی کورد لەگەڵ کاک ڕۆفی عەلی ماستا و بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وەرەگرافیەوە لەگەڵ کەسایەتی شار کاک ڕۆفی عەلی ماستا و بەردەوامین لەگەڵتان. کاک ڕۆف دیارە باسی کۆمەڵی هونەر جوانەکانی سلێمانیمان کرد لە پەنجاکان کە ئەو کاتە جەنابەت بەشدار بی و مێژوویەکی زۆر جوانتان لەو ساڵانە بۆ شار تۆمار کردووە. من پێم خۆشە بچینە قۆناغی دوای ئەوە دواوی کە جەنابەت لە خانی مامۆستایان با بڵێن دەرئەچی و خانی مامۆستایان تەواوەکەیدا ئەمەزرەی وەکوو مامۆستا و یەکەم دامەزراندنیشت دەچی بۆ گوڵب بۆ گوندی گوڵب لە هەورامان. بۆچی هەورامانت هەڵبژار ئاواوە ڕۆشتی؟ والله خۆم ڕفیق و برادرم زۆر بوو لە هەورامی ڕفیقکانم ئەتر یعنی خۆشەویستی و ڕفیقانم هەورامانە حەزم کرد پێم هەورامی. یەکەم ساڵی خزمەتی لەوێ دەست پێ لە گوڵب بدەڵێ زۆر باشە. پێما بێ ئەمە وێنەیەکە هی ئەو ساڵانەی بەڵێ ئەمە قوتابخانەی گوڵپە. ئەوانە چێن لەگەڵتە مامۆستا؟ چێن لەگەڵتە ئەوانە؟ ئەمە شیعەپانە ئەمە شیعەپانە ئەمە مەلا محەمەیە ئەوە منم ئەوە جەبار جەبرە. ڕاستە. چەند ساڵ لە گوڵب مایتەوە مامۆستا؟ ساڵێک. یەک ساڵ. بەڵێ. دوایەوەی کە دیارە وەزع تێگەچێت لە سەرەتای شەستەکانی تر تۆ وەزعی سلێمانی تێگەچێت وەزعی منوان لەو چوونە ئەو ناوەوە. تۆ ژای تۆ بۆ سلێمانی؟ بەڵێ. لێرە چوویتە ئیبن خەلەکان؟ ئیبن خەلەکان بەڵێ. چەندێک لەوێ مایتەوە؟ ئیبن خەلەکان هەمووی تۆری سێ چوار مانگ. ڕاست. سێ چوار مانگ و تر ڕۆژمە دەرەوە. دیارە پێشەوەی پشتە دەرە تۆ ئەمری گرتنی بۆ دەرەچێ لەو ساڵانە. بەڵێ. کە ئەمری گرتنی بۆ دەرچوو ئەنجا چوویتە دەرەوە. بەڵێ. لە دەرەوە چوویتە کوێ؟ یەکسەر چوومە ماوەت. ماوەت. چوە مەکتەبین لێ بوو لژنەی ناوچە لە ماوەت دانیشت. شێخ ڕۆفی شێعارف ئەو مەسئولی لژنەی ناوچە بوو. ڕاست. ئەتر کە چوومە ئەوێ چەند ڕۆژێک مامەوە لەوێ ئەتر یەکسەر لە مەکتەبی سیاسیەوە منیان دانا بە مەسئولی بنکەی هەڵەدن. هەڵەدن. ئەتر هاتن بە دوامە پێ شەش چەگار و تفەنگ و فیشەک دەغییان بە من و قرس پێوە منیش ئەوڵ جار مەچمەتە دەرەوە ڕۆیشتنم نەبووە هەچۆنێک بوو لەگەڵیان ڕۆیشتن تا گەیشتن معلومە لە معلومە تێپەڕین بەڵێ هەڵەدن زەلامێ دوارە هاوارەکە مامۆستا ڕەو مامۆستا ڕەو وەڵامیش وەستان وڵا لە مەکتەبی سیاسیەوە بانگ دەکەن وڵاترم باش تفەنگ و سینەکانم هەموویە بە جەماعەت وتمەچم بۆ ئەوێ. تۆ لەکوێ بیزەبت جەنابی مام جەلال و مامۆستا ئیبراهیم ئەحمەدت بینی؟ لە ئەشکەوتەکەی معلومە. معلومە. بەڵێ. ئەتر چوومە ئەوێ لەوێ وتی کاک ئیبراهیم وتی هێنە ئەومان ئیلغا کرد ئەو بنکەیە چونکە هینی لەسەرە مشکلەی لەسەرە ئیلغامان کرد بچۆرە بۆ ماوەت. بارانی ژەباری بەهاری بەهارەکەیەتی جا بەهار تاریخی لەوێ لەوانی هەمووش کەچی بۆشکە هەمووی تاشە بەردە. من خەریب و بمێنمەوە کوڕێکی کۆیی لێ بوو لەوێ شار حەرەز بوو وتی هەچیە بێ مامۆستابێ لێ با لێرە بمێنێتەوە پەس بووم تمان ڕۆم هەرچەند لەگەڵا خەریتم وڵا ئەڕۆم شەفتەشیانە بوو حەز لێ بوو هاتمە بەناو ئەو دار و بەردا بارانە بارێ تا گەیشتمە مزگەوتەکەی معلومە هەڵا خۆم کرد بە مزگەوتی ماوە لێی مستم. مامۆستا تۆ دیارە ساڵانە لەوێ بوویت و دوایی
بۆ ئەو ناکۆچانی مەکتەبی سیاسی باڵێنەوە حزب ئینشقاقی تێکەوت و لەو ساڵانە جەناب دەگەڕێتەوە بۆ سلێمانی بۆچی چوتە بناویلە؟ نا بناویلەکە ئەوەیە بنەکە نزیک بۆ بناویلە لێرە کە چیتە دوو هەنگاو بوو لە خانە قوڕەکانەوە لە خانە قوڕەکانەوە کە چین بۆ گۆژە لەوێ کە چیتە خوارەوە یەکسەر بناویلەیە کەسم لە یەشێ محەممەد سەیعادی حافظ بەڕەحمە بێ ئەو لێیە بوو ئەویش کۆنی بەیەکەوە لە گەڕێکێکا و ئێساش خێزانەکەی هەر وایە کەی چیتە ئەکادیمیای شۆڕش ئەکادیمیای سەربازی هەر لە دوای ئەوە ماوەیەک مامەوە چون بۆیە زۆر نەمامەوە لە ئێنا چەند لە ئەکادیمی لەکوێ بۆ کاتان؟ ئەکادیمی لە ئاوکورتێ بوو لە ئاوکورتی ماوەت ئاوکورتێ بوو نزیکی ئەشکەوتەکەەوە بینایشی گەورە بوو هی ئاغایە بوو لەوێ بناکەی یا بە شۆڕش کردیان بە ئەکادیمی شۆڕی یعنی کولەی عسکەریە ئەتر تەلەبەی زۆر هاتن لە سلێمانیەوە لە هەولێرەوە زۆری تیابوون تەلەبەکان یان خوێن مامۆستایی کە لێبوو هی زۆر مەسەلەن تەهامەتەری لێبوو مامۆستای عەرەبەکان ئەو هەمووی لیوە ڕوکن و نووسی بوو هەموو یعنی گەورە تەها بامەڕنی بوو. دیارە جەنابەت لە دوای کەیتەوە بۆ سلێمانی جارێکتر دائەمەزرێتەوە بەڵام نقلەکەی بۆ کەرکووک لە کەرکووکیش ساڵانێک مامۆستاوی دواترێکی دە لەیلات هەبێ وێنێکی تۆیە قوتابخانەی لەیلان تەرجیل سەر بە لە لەیلانە مەکتەبەکەی ناوی تەرجیلە دواتر گەڕێتەوە بۆ سلێمانی تۆ ساڵانێکی زۆر وەکو مامۆستای هونەر لە زۆر لە قوتابخانەکانی سلێمانی خزمەت کردووە قوتابخانەی کانسکان لە قوتابخانەی بێکەس بۆ لە زۆر شوێنی لە کانسکان هین بووم متەبیق بووین من بووم جەبار بووم بەڕەحمە بێ جەلالی عەلی مەهدی بوو ئەمە وێنەیەکی ئەو کاتەیە لە قوتابخانەی کانسکان بەڵێ وەکو قوتابەکانەوە لەکوێ بۆ قوتابخانەیە؟ هەر مەکتەبی کانسکانی ئێستاکە دوکانی ئارت فرۆش و شتەکانی لێیە لە مزگەوتی گەورە هەر لەدەیا بوو لە شوێنا بوو. بەڵێ ئەمە شەر وێنەیەکی قوتابخانەی کانسکانە دیارە مامۆستایانی ئەو ساڵانەیە مامۆستایانی ئەوان ئێمەش لێرە من و جەبار و جەلالی عەلی مەهدی و متەبیق بووین دەوێت مامۆستا غەفوور و مامۆستا شیع ئەبوبەکر و ئەوان بوون وێنەیەکی زۆر جوانە دیارە هەمووی مامۆستای شیکپۆش و پێچی ئەو ساڵانەی سلێمانی بەڵێ سلێمانی دەستەکانە خۆش ئەمە وێنەی کۆمەڵێک لە مامۆستایانی قوتابخانەی بێکەسە ئەمە کە جەنابەت لەوێ بووی ئەو ساڵانە ئەمە یەکەمیان عفریتە برین ئەمە عەلی حەباوە ئەمە اسماعیلی حاجی معروفە ئەوە منم ئەوە مامۆستا کەمالی میرزا غەفوورە کە مدیر بوو ئەمان هەم عەلی فەرەج مامۆستا تۆ وانەی هونەرتەوەتەوە لە هەموو قوتابخانەدا لەبیان مامۆستای هونەر بوویت خۆت هونەر دەڵبژار زیاتر وەڵایتر خۆم حەزم لە هونەر بوو دەوراتم دی بوو بە تایبەتی و دەورەی بەغا دەورەکەی بەغا 45 ڕۆژ لە مامۆستاکانی معادی فنووی جەمیلە ئەوان دەرسیان پێوتین ساڵانێکی زۆر لە ئیشی دەستبی دواترەبی بە سەرپەرشتیاری پیشەیی و ساڵانێکی زۆر سەرپەرشتیاری پیشەی بووی خزمەتی بوارە کردووە لە وەرشەکانە چەندی پێشانگای وەرشەتان کردەوە لە هەفتاکان لە هەشتاکان و دوای ئەوەش تۆ لەو بوارە خزمەتی گەورەت کردو لە بواری وەرشە و لە بواری پیشەیی ئەمە وێنەیەکی تۆیە دیارە پێما بە هەفتاکانە سەرقاڵی لە حیمکردن ئەو کاتانە کە لە وەرشە بوون مەکتەبە لە بێکەسە وەرشەیەکی بچکۆلم کردبووە تەلەبەکان هاتن لە وەرشەکە ئێتر بەعزێشتم هەبوو لە حیمشتیام نەبوو ئەو چۆمە ئەوێ لە لەم وەختە حەمە پیرۆز و حەمێن مامۆستا حەمێن حەسەن هەردووکیان هاتن تویان بینی منیان دینی بە لە سزمەهێنان پسیەوەی شێ سزمەهێنی تێمە مامۆستای لە بێکەسە وەرشەی کردوتەوە هاتوو لێرە بۆ لە حیمشتیەوە ئەتر یەکسەر بەڕەحمە بێ حەمپێرس وتی چی پێدەویستە وەرە بەیانی وڵاکە چوم وتی قایمەکەم بەرقایمەیەک مای بە 26 ئازار وڵاتە 30,000 یانی تێ بڕۆ چی دەوێ بیکە ئەتەرەوە ساڵەش کە مەعرەسمان کردەوە لە مۆسڵەوە هەدیان بۆ لازم ڕادیۆ بۆی لا کەس بڕای ناکرد ئەمە وێنەیەکی مەڵبەندی ویشی دەستە بەڵێ ئەمە هەمووی
مجموعەیەک لە هەموو مەکتەبەکانەوە مامۆستا هات 3 مانگ لەوێ دەوراتیان لە ئیشی دەست دەستەکان خۆشوی ئەمە ژوێنێکی جوانی سلێمانیە نووسراوە سەر شەقام دەرگەزێن بەس نازانم بۆنەکەس چییە یان ئەمە موکب بوو موکب بوو بە مناسبەتی حەبەی هینەوە هەفتاوە بە ئازار بەیانی ئازارەوە ئەم موکبە کرا یەکەم جار بۆ کە لە تاریخینا موکب کرێت ئەوە خۆم لە پێشەوە ڕۆشتم پێشتی موکبەکەەوە زۆر ڕاستە ئەمەش یەکەم پێشانگەی وەرشەیە دیارە لە هەفتا حوت و ئەوانەیە ئەمە هێنا مامۆستا جەمال جەلال معاون مدیری تربیە بوو ئەو مامۆستا جەمال جەلالە ئەوە هێنا مامۆستای کە کەلمە هەمووی مامۆستاکانی مامۆسانی و سەردەمن لە سەری پێشانگاکە زۆر ڕاستە ئەمەش کۆمەڵێک وێنەی ترم لەلایە دیارە وێنەی بۆنەی جیاوازن مامۆستا پێم خۆشە خۆت ئەم بۆنەی چی ساعتیانە چێن ئەمە لەگەڵ نووری برامە لە قاهرە بووین ئەمانە هێن بوون کۆچبەری دایان کرد بوو لە زەمانی عەبدولکەریم خەسمە ڕایان کرد بوو عروبەن جەماعەتی عروبە بوون لە هێن دانیشت بوون لە گازێنەکە دانیشت بوون ئەیتر بانێکی جوانە بەڕاستی ڕسمێ بگرین یادگارێکی جوانە ئەمە ژوێنەیەکی ترە لە یانەی مامۆستایان گیراوە سیویەکی 5,970 تۆ بۆ چیتە دەسەر هینەکە فەرەجە گۆرانی هینێوت گۆرانەکەی سری کردبووی بە کوردی گۆرانی بوو ئەیتر منیش خۆشمانە بۆ سوحبەتە وەختا کەسێنی نەبوو ئینجانەیەکم هەڵگرت یامە دەسی گوڵەکان ڕسمیان گرت وەڵام ناگەم لێ نەبوو ڕسمیان گرت بوو فەرجی حاجە ڕەشی فەرش فەریت دەستەکان خۆش بێ کاگرۆف ئەمە ژوێنەیەکی کۆمەڵێک لە هاوڕیانی توێیە لەو ساڵانەی تەمەنی گەنجیە ئەمە کەمالی ڕسەی مختارە ئەمە عزیز ئەمە خاڵی عزیزە ئەمە مەمە خەفوری برای عزیزە وێنەیەکی زۆر جوانە پێما بێ لای کاک عزیزیشە و وێنەیە بینیوە دیارە تۆ مامۆستا لەم ئاخیرانە لە دوایەوەی کە هەر لە سلێمانی ئەگەڕێیتەوە تۆمارگای دیلمان دانێ لە ناو بازار ساڵانێکیش پێما بێ سەرقاڵی ئەو بی ئەمە وێنەیەکی ئەو کاتێک کە تۆمارگاکەت هەیە بەڵێ ئەمە میوانمان هاتبوو ئەو وەختە میوانە کات بۆ سلێمانی عەرەب زۆر بوون ئەتر لە کۆڵانە ئێمە لە ئەسحاب بەسویر بووین عایرەیەکی زۆر بوون هاتبوون لە باوکمتی هاتوسی و عایرەیە دەیا دانیشتن جگایە نییە بیان هێنماڵە وەڵا هەمان هێنا ماڵەوە لە سەربان جیان داخست و لامان سەفەری دووەم هاتنەوە بۆ سلێمانی ئەیتر هاتن بە تەجیلاتەکەم ڕسمەمان گرت تەجیلاتەکە دیارە کاسێتە مامۆستا کاتانە زیاتر چی ئەفرۆشرا وەڵاهی گۆرانی کوردی زۆر ئەفرۆشات بە تایبەتی حەسەن زیرەک و گۆرانی عەرەبی کەلسوم ئەوە هەر زۆر ئەفرۆشات بەڵێ ئەو وەختەش گۆرانەکانی تیپی مۆسیقای سلێمانی بەڵێ ئەوە زۆر سەرفیانی هەفتاکان بەڵێ ئەنجا ناسری ڕەزاسی تازا و گۆرانی هیندەرچوو ئای چەندم خۆشەوە ئەوە لەوانە بوو سەرفیاتەکەی بەڵێ ئەوانە زۆر سەرفیاتی بووکانە خۆش بە یادگاریکی زۆر جوانی ساڵانی هێشتاکانە مامۆستا تۆ ساڵی چەند ژیانی هاوسەری پێکێنا 1960 لەگەڵ کێ لەگەڵ ئاشتی مامە حەسەنم یانێ کچی مامی خۆشە بەڵێ ئێتر یەکتر ناسی نوشتی ناوی زەراوە خۆشەویست وشت نەبوو لە وەڵا خۆشەویستی ئەو ناڵ بم گەورەتر بوو گەورە بوو ینی ئەو بڕواکردن خۆشم ڕامەکە بەستر قسەی دایکم بۆ ناشکا دایکە بۆی هەڵبژار قسەی دایکم چکە دایکم بەڕاستی لە تایپەکەمانە شەخسیاتی بوو ڕاست ئەو تایپەیە پەنجەیان ناکرد بە ئاوە ئیلا پرسیاران بە دایکمە کرد حتا براکانی باوکم مامەکانم باوکی کە دایکم باسی کرد باوکی نییە قسەی دایکم ناشکێنێت یەکسەر تۆش قسەی دایکت پێ نشکا و هاوسەرگیریتان کرد لە 1960 بەڵێ تەمەندرێژ من تا ئێستاش بەیەکەوە ئەژین خێزانێکی بەختەوەر ئەمە وێنێکی تۆ ئاشتیخانە دیارە ئەمە لە بەغا گرتمان ئەرشاک ئەو قسەیەک مسەور هەبوو ئەرشاک دیارەوە سەرەتای هاوسەرگیریتان ئەو ساڵانە هێنێکیان بۆدا نابوو تەختەیشیان بۆدا نابوو نەختی بەرز بۆتەوە تەمەندرێژ من ئینشەڵڵا چەند مناڵتان هەیە تۆ ئاشتیخان کاگرۆف 5 2 کوڕ خوانیان بڕێ تەمەندرێژ من ئینشەڵڵا
ئەمەش تۆ ئاشتیخان و یەکێک لە مناڵەکانن بەڵێ یارە تۆ ساڵ ئەما خانووکەی ئەسحابە سپیە بەڵێ خانەکە ئێمە بێ لە سەرتا لەگەڵ ماڵی باوکت بووی بەڵێ بەڵێ هەتاکو زۆر هەتاکو مناڵی سێمەیشم بۆ هەدا ماڵی باوکما بوو زۆر ڕاست ئەمەش تۆ بەڵێ مناڵەکانن ئاشتیخان و مناڵەکانن خوشکەزارمە بڵێ بەڵێ وێنەیەکی جوانە ئەمەش وێنەیەش خێزانێکی سلێمانی ئەو ساڵانەیە سەوەڕەکەمەوە هەشتاکان بێ وێنەیەکی زۆر جوانە تۆ ئەمە شەر خانۆکە ئەسحابە سپیە بەڵێ ئەوانە چێت ئەمە خوشکمە ئەمە ئاشتیە هینە لە باوەشایە لەنجەی لە باوەشایە لەنجە لە هەمیان گەورەترە لەنجە بەڵێ بەڵێ دەستەکانە خۆش بێت خۆش ئەمە وێنەیەکی ئەم ساڵانەیە ئەمە حەفلە بوو لە نادی معلمین بەڵێ نادی معلمین من تقریبا سەرفەرشەی هێنەکەمە کرد حەفلە و شتەکانمە کرد دەرەوە جێگایکی تایبەتی بووە دانابوو و هەردووکمانین ئەمەش خەڵقی ینی ڕاستە تەمەندرێژ بن تەمەندرێژ وێنەیەکی جوان ئەمە ژەر وێنێکی ئەو کاتانەیە یەکێک لە ئاهەنگەکانی ئاهەنگە خێزانەکانە لایانی مامۆستایان ئەوسا کە یانەی مامۆستایان کە حەفلەیە کرد مەسەلەن بە ئەو عایلانەی کە بەیەکەوە دایانان پرسیاریە کرد ڕاست مەسەن لەگەڵ هەموو عایلەیەکە دایانانشی لەگەڵ ئەو عایلانە وایان دائەنا کە یەکتر بناسین و بەیەکەوە بین ڕاست دیارە ئاشتیخان ئەمە وێنێکی ئاشتیخانی خێزانتە بە مناڵی کە لە باخچە بووە ماڵێمە یەکەمی وەکو شاجوانی ئەوە هەڵبژێراوە باخچەکان بەڵێ نەسلێمانی تەمەندرێژ بێ شەڵاخوای گەورە بۆ یەکتان بێڵێ وێنەی کۆمەڵێک لە مناڵەکانە دیارە تو ئێستا ڕۆزا و کچەزاشتان زۆرە ماشەڵڵا تەمەندرێژ کاردۆی کوڕما ئەمە خێزانەکەیت ئێمە هەر سێ کوڕەکەیەتی تەمەندرێژ منی شەڵڵا ئەمەش وێنەیەکی تر لە کوڕەکانە خێزانەکەیەتی بڵێ ئەمەشیان ئەمەش کتە بچکۆلەکەمە لەگەڵ مێردەکەیە تەمەندرێژ منی شەڵڵا خی گەورە بۆ یەکتان بێڵێ خێزانێکی بەختەوە دیارە سیانیان لە دەروێ وڵاتە ژین بەڵێ دوانیشان لێن سیانیان لەوێژین دوانیان لێرە کچە گەورەکەم و کوڕە پچکۆلەکەم لێرە بڵێ تەمەندرێژ منی شەڵڵا خێزانێکی بەختەوە خی گەورە بۆ یەکتان بێ لە مەمڕۆ زۆر چامان ڕوون بوو زۆر زۆر خۆشحاڵ بووینەوە سەجان شەڵاراوە تەمەندرێژ بی حەزیەتان کێشا تەندروستی باش بێراوە گەشاوە بیشەڵە بە قوربان قوربانم زۆر زۆر سپاس دەکەیت چامان ڕوون من سپاسی ئەوە کە معزیەتان کێشا هیچ عزیێت نیاشی سەرشارمانە لەگەڵتانە هەرکی سەرشارمانە زۆر زۆر سپاس بۆ جەنابەت زۆرمانومان کردی خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافیش تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.